لا یادی کۆچی پێغەمبەری خوا درودی خوای لێبێ لە مەکەوە بۆ مەدینە مەڵبەندی پێنجی ڕانی کۆمەڵی ئیسلامی بە ئامانجی ڕوونکردنەوەی کۆچ و پێویستی لە قۆناغی ئێستای مسلماناندا و بە ئامادەبوونی بەشێک لە هاوڵاتیان و ئەندامانی سنووری مەڵبەندی پێنجی ڕانیە ئاهەنگێکی شایستەی ئەنجامدا. ئەو ئەمانجە کە پێغەمبەری خوا و سەحابەکانی خەباتیان بۆ کرد و لەو پێناوەدا کۆچیان بۆ کرد ضرورە هەر یەک لە ئێمە بتوانێت ئەمە لە کار و کردەوەکانی لە ژیانیدا ڕەنگ بداتەوە هەتاوەکو لە ئیسلامیەکی عیبادیەوە ئیزافەیەک تری بۆ بکە بۆی کە بێتە ئیسلامیەک کە حکومڕانی و گۆڕانکاری و بەگژاچوونەوەی زوڵم و ستەم بکاتە یەکێک لە ئەرکە شەرعیەکانی خۆی. دەکرێت کەسێک لە ڕێگای دەنگدانەوە لە ڕێگای بەشداریکردن لە هەڵبژاردنەوە کۆچ دووبارە بکاتەوە، کۆچ لە زوڵمەوە بۆ دادپەروەری، لە تاریشیە بۆ ڕووناکی، لە زوڵمەوە بۆ باشی. بۆیە کۆچکردن تەنها بەوە ناگوترێت کە لە شوێنێکەوە سەری خۆت هەڵگەی بچی بۆ شوێنێکتر، بەڵکو دەکرێت بەڕستی خۆت ئەو کۆچە دووبارەکەیتەوە بەو دەنگەی کە هەتا، بەو ڕەنگەی کە هەتا، بەو حزورەکە هەتا. ئامادەبووان و بەشداربووانی ئاهەنگەکە ژوێ ڕای خۆشحاڵیان بە گرنگیدان و یادکردنەوەی کۆچ بەڵێنی شوێنکەوتنی ڕێبازی پێغەمبەر درودی خوای لێبێ دووپات دەکەنەوە و بە هەوڵەکانیان دژی ستەم و نادادی دەوەستنەوە. بەبوونەی سەری ساڵی کۆچیەوە پیرۆزبایی خۆم ئاڕاستی سەرجە مسلمانان دەکەم لە جیهان بەگشتی وە لە کوردستان بە تایبەتی و لە سەری ساڵی کۆچیەوە بەڵێنی خۆم بۆ ڕێبازی محەممەد نوێ دەکەمەوە بۆی کە لە سینۆ دەنگ دەدەم بە لیستێک کە شیاوی دەنگداناویش لیستی ١٩٤ کۆمەڵی ئیسلامی کوردستانە. 1440 ساڵ لەمەوبەر پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ بەهۆی زوڵم و ستەمی دەسەڵاتدارانی قوڕەیش بە فەرمانی خوا لە مەکەوە بۆ مەدینە کۆچی کردو دەوڵەتێکی مەدەنی کە مافی هەموو پێکاتە جیاوازەکانی تێدا پارێزراو بوو لە مەدینە دامەزراند. ئێستاش مسلمانان لە سەرانسەری جیهان یادی ئەو ڕۆژە مەزنە دەکەنەوە و بەڵێن دەدەن کە هەمیشە لە پێناوژیانێکی باشتردا درێژە بە کۆچ بدەن. عەبدولسەلام حەسەن، کەناڵی ئاسمانی پەیام، ڕاپەڕین.